کاتێک پاسەوانەکان دێتەوە بەبێ ئەوەی ڕایان بگرن پرسیاریان لێ بکەن طبعاً بە دوو جۆر ستافی چەکدار دوێنێ بەشدار بوون ستافێکیان ستافێکی زۆر زۆر مستەلەح و تۆکمە بووە کە زۆر بەداخەوە قسە هەیە برادرانی خۆمان ئاگایان لەو مۆزوعە بێ هاوکاریان کردبێ کە من دقیق ناوم لا نییە بەس دەنگۆ هەیە ئومێد دەکەم دەستگای ئاسایش وەلایانی پەیوەندیدار ئەم بابەتەم بۆ پشتڕاست کاتەوە بۆ کە سوکاری بریندارەکان کە تاکو ئێستا دیار نییە دانەیەکیان لە ژێر چاودێری چ ڕایە تا ئێستا هۆشی نەواتەوە والحاڵ دوێنێ دەستڕێژی گولایان لێکراوە بە دوو ستافێکی ئەوەی کاڵێم قسە هەیە کە پشتیوانیان هەبوو بێ ستافێکیان کە پەیوەندیان بە کۆمپانیاکە و بەشی سیکوریتی ئەوانەوە هەبوو خاوەنی کۆمپانیاکەەوە هەبووە وەکۆی لە ڤیدۆکان بینیوتان ستافی ئەوەی کە پەیوەندی بە کۆمپانیاکە و خەڵکێکی دیارە نائینن یعنی نا ئەکادیمین لە بواری چەک و ئەوانە بەبێ ئەوەی تەقایان لێ بکرێ ڕایان کردووە لەسەر ئەو خانووانە چەکەکانیان جێڵن ئەوە هەمووتان بینیوتانە بەبێ ئەوەی بڕوبەڕوویان بنەوە هەمویان تفەنگەکانیان جێڵن دواتر ئاسایشی سلێمانی دقیق ناوەکەی نایە دەبێرم ئێستا ئاسایشی سلێمانی بەهەرحاڵ لە گەرمەی تەقەکانە گەشتونەتە ئەوێ زانیوانە بابەتەکە بۆ منە ئەمە ینی قسە نییە ئەتو ئاسایشی سلێمانی خۆی هەموو قسانی لە بەڵگەکانی لەلایە متابعەکە وا بووە کە لە کاتێکا تەقە لە سیارەکەی لەو کوڕانەی لەو برایانە بەکرێت کە لە سیارەکان بەبێ ئەوەی ئاگایان لە خۆیان بێ لە هەمان کاتا لە ئەو شوقەی کە بوون من لە قاتی چوارم لە قاتی یەکی شوقەکە زیاد لە 5 چەکداری دەمامکدار لە ناو شوقا چاوەڕێیان کردووە لە کاتی تەقەکردنەکە من بێمە خوارەوە دیسان تەقە لە منیش بکرێ